ئەمە لە یاریە ڕۆماندا زیاتر بە یاریزانە لاوەکانمان بەشدار پێکردووە سوپاس بەخوا ئەنجامەکەش ڕاستە بە ئەنجام دۆڕین بەڵام هەنێ هەڵی ناوبژیوانەیە تەواو ستەریان لە دەوری کوردستان شێواندووە. سەرەتا بەناوی خوای گەورە و میرەبان سواز بۆ خۆسی خاڵێم یاریمان بەدەستێنا خۆتانزان ئەم یاریە گرنگیکی ئاوای نەبوو نە بۆ ئێمە و نە بۆ شێوانە تەنها بەس بۆ گۆڕینی مرکزەکە بوو مرکزی خودی کورسان یاریەکە گرنگیەکی ئەوتۆینەوە بە سواز بەخۆیمە لە چاو یاریەکانی پێشووترا باشتر بووین چکە یاریەکانی پێشووتر زەختێکی زۆرمان لەسەر بوو ڕاستیەکەی ئیشەڵا بۆ قۆناغی شەشتی پێکەیمە بەباشی خۆمان ئامادەکەین و بەڵکو بتوانین برایەتێکی جاران بینەوە ئیشەڵا.